لە بەردەوامی قەدەغەکردنی هاتوچۆ بۆ خۆپاراستن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان هەروەها دوای تەواوبوونی 48 سەعاتەکەی قەدەغەی تۆند وەزارەتی ناوخۆبڕیاریدا مارکێت و ناناوەخانە و شوێنی سەوزە و میوە لە کاتی دیاریکراو بکرێتەوە تاکو هاوڵاتیان بتوانن پێداویستەکانیان دابین بکەن. نایز مەترسکە لێکوانە خەڵکە تاکە دێتە قەرەباغی ئیزدیعامی و خوارێنی عربانسی لە خوار ئیزدیعامەکی زۆر لێکوانە خەڵک دێتە مەقۆمان لێ بە دوور دێخینەوە ئیدی پانچێش دەمانکمانە هیچ مشکلەمان نیە ئەمە وەختەکەی لێو سعات 6 سبەینێ هەتا 5 هێواری چون ڕۆژێ بە ڕۆژێ دەینین بە قەدەر سەرفی خۆمان زیاتر ناینین ئەوەندەی کەس پێمان سەرف دەبێ ئەوەندەی دەینین بە فەلاحەکان دەڵێن چەندمان پێویستە ئەوەندە زیاتر نینن شتێک بۆ خەڵک تەحتیلاتی بۆ ژنەوە چونچە دەبێتە بەعیسەوەی کەم خەڵکە نەخۆشی نەگرن واقعاً بۆ خۆم نەک لەبەر ئێوە بڵێن بەذاتی خوددا بەدڵ بەوە ڕازیم وڵی زەحمەتە کەس خۆی ناپارێز کەس خۆی ناپارێز داواکاری ئەسڵەندا ئەوەیە گەیشت نەبوونیە دەرێ باش بەیانیان شەوان دەچین سعات 12 تا بەیان تا سعات 12 نیوڕانە لەگەڵ ئەوەی بە پێویست دەزاندرێ هاوڵاتیان لە ڕۆژانی قەدەغەی هاتوچۆ پێداویستەکانیان دابین بکەن کەچی تێکەڵبوونەوەی خەڵکی لە کاتی کڕینی کەلوپەلەکانیان بۆتە جێگای نیگەرانی هەندێک لە هاوڵاتیانی هەولێر ئەوان بە مەترسی دەزان لەسەر بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا هاوکات داوا دەکەن دوکانداران نرخی کەلوپەلەکانیان گران نەکەن. وڵی قەرەباغەکە زیادە خەرچیش غەرەتە حەقنی ئەوها قەرەباغی بکە پێساویستیە بەس هەمووی بەجارێکی چێشتان هزوم نەکاتی با لە ئەلحەنڕاییەک یەک بێ هەتا عەسری یعنی تشتەکە باش نییە خەرک عیلەتەکە بە قووەتە عیلەتەکی مەترسە خەرک ئاگای لە خۆی باشە وەڵی هاتچۆکە زۆر قەرەباغە داوایان لێرەکەم بڕێک هاتچۆیەکەی کەم بکەنەوە و بەقالەکان ژەشیایەکەیان زۆر گران کردی هەموو دووقات و سێقاتە وەڵی وەچی ئامەزێ وەچی پیازی ئەوە ئەشتانە گران بووە ئەو چلۆنی وەکاکە بە خوددایی نازانم برێم ئارێ وڵا کەم دێ وەڵی زۆر باش نیە دەزانانی سعاتشتی سبێنێ زۆر درەنگە پێمان مابوو بەسەر سعات 5 سبێنێ 6 سبێنێ زۆر باشتر بوو ئەدی کێشات چوومە بەری وەڵالۆ دەبی کێشات چوومە پێ دەبی سیارە نان هاتوومان لە بکە قەدەغەیە مشکلی ئەمە مشکلی ڕیسیمان دەمامک هێوادارم حکومەتە دەک دەمامکمان لۆ دابین بکە وڵی بڕیارێکی باشە لە بۆ سەلامەتی هاوڵاتیانە و طبعاً لە شەشی بەیانی هەتا شەشی ئێوارەش بەسە لە بۆ ئەوەی دوکاندارەکان شتی خۆیان بفرۆشن و لە بۆ خەرچیش بڕۆن پێداویستەکانی خۆیان بکڕن لە بۆی نەخۆشەکە بڵاو دەبتەوە ئەو خەڵکەش پارێزی نەکاتن زۆر خراپ دەبیت. جیاماژەیە لە چاردەی مانگی ڕابردووە بەهۆی جێبەجێکردنی بەرنامەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا کە ئەمڕۆ هەموو جیهانی گرتوتەوە لە هەرێمی کوردستانیش قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەندراوە و لە ماوەی ڕابردوو بۆ چەندین جاریش درێژ کراوەتەوە لەگەڵ ئەو هەموو ڕێوشوێنانەش هێشتا مەترسیەکان لەسەر بڵاوبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ماوە و داوای مانەوە لە ماڵ و خۆپاراستنی زیاتر لە هاوڵاتیان دەکرێت. تاها عەبدوڵڵا گەلی کوردستان هەولێر.